قودز لە دڵی موسڵماناندا. قودز یان ئەقسا بەشێکە لە پیرۆزیە مێژینەکانی بڕواداران. ئەم ڕووگەی یەکەمە پارچەیەکی دانەبراوە لە جەستەی ئومەتی ئیسلامی و لە ناخی هەموو موسڵمانێکدا ڕێکی داکوتاوە. فەڵەستین و قودز جگەلەوەی سەرزەمینی بەشێک لە پەیامبەرانی بەر لە محەممەد درودی خوای لەسەر بێ بووە، دواتر قورئان جارێکی دی جەخت لە پیرۆزیەکەی کردوێتەوە، بە سەفەری پڕبەرهەمی پەیامبەری ئیسلام لەوێەوە بەسەری کردوێتەوە. شەوڕەوی بۆ پێغەمبەرە بۆ ئاسمانەکان پێکراوە و چۆتە خزمەتی کۆی پەیامبەرانی پێش خۆی و پێشنوێژی بۆ کردوون و بینیونی و گفتوگۆیان کردووە. ئەمە گەورەترین ڕووداوی ناومێژوی ئیسلام بوو کە خوددا لە ژیانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بەرجەستەی کرد. لە نیمچە دوورگەی عەرەبیەوە بەرەو شام بە قودرەتی موعجزە ئاسایی خۆی سەفەری بەنێو هەسارەکانی شەودا پێکرد و بەتەنیش جریوە و لە نێو ڕووناکی چرا ئاسای ئەو مەخلوقانی خۆیدا جلیوەی بە ڕۆحی ئەو سەردارە بەخشی. بۆ ئەم سەفەرەش بەیت المقەدیسی هەڵبژارد و جارێکی دی لەوێوە لە پێناو بەردەوامی و درێژە پێدانی پەیامی ئەنبیا و ڕەسوولانی خۆیدا قودسی یەکەم ڕووگەی بڕوادارانی لە دڵی بڕواداراندا مقەدەستر و سپیتر کردەوە. ئەم شوێنە پیرۆزە هەرسێ ئاینی سەرەکی مەسیحی و جوولەکە و ئیسلام کۆکن لەسەر پیرۆزیەکەی، بۆیە بەردەوام چاوی لەسەر بۆ و باز لەوە دەکرێت کە زۆر جار کەوتۆتە بەرهێرش و پەلاماردان و وێرانکاری و دەگوترێت لە مێژوودا 52 جار هێرش کراوەتە سەری. لە ماوەی ئەو نزیک بە 5000 ساڵە مێژوویەی کە هەی بۆ و ژیانی تێدا کراوە، ئەم خاکە پیرۆزە وەک قورئان باسی لێوە دەکات پیرۆزە و بەرەکەتدار بووە، نەک تەنها بۆ پەیامبەران بەڵکو بۆ کۆی گرۆی مرۆڤایەتی و لەوەوە ئیلهام و موژدەی دەستەبەرکردنی ژیانێکی شایستە بۆ بڕواداران ڕاگەیەندراوە تاوەکو دوا ڕۆژی خۆیان ئاسوودە و مسۆگەر بکەن. شاری قودس یەکێکە لەو خاکانی کە گرنگێکی هەم ئاینی هەم مێژووی هەیە و یەکێکە لەو شارانی کە هەرسێ ئاینی ئاسمانی بە یەهودیەت و مەسیحیت و ئیسلام یەکدەنگن لەسەر پیرۆزی. تەنانەت ئەو پیرۆزی کە شاری قودسێتی لە لای جوولەکەکان و لە لای مەسیحیەکان لە ئیسلامی ئەوەندە پیرۆز نییە. لە ڕاستیدا یەکەم شوێنی پیرۆزی جوولەکەکانە و یەکەم شوێنی پیرۆزی مەسیحیەکانە، بەڵام لە ئیسلامدا سێم شوێنی پیرۆزە. لەبەرەوە گرنگێکی ئاینی گەورەی هەیە لە ئێستادا کە زیاد لە 3 ملیار خەڵک بە پیرۆزی ئەزانن و هەروەها لە ڕووی مێژوویشەوە شاری قودس گرنگێکی گەورەی هەیە. یەکێکە لەو شارانەی کە زۆرترین داگیرکاری و هێرش و گەمارۆدان ڕووی تێکردووە لە مێژوودا. تەنانەت باسیەوە دەکرێت 52 جار لە مێژوودا هێرشی بۆ کراوە، 17 جار محاصرە و گەمارۆ دراوە و 2 جاریش بە تەواوی تەدمیر کراوە لەگەڵ زەوی تەخت کراوە، وەکو مێژوونووسان باسییان کردووە. گرنگەکەش یەگەڕێتەوە بۆ یەکەم پێگەی جوغرافی ئەو خاکە کە پێگەیەکی زۆر بەپیتی هەیە و پێگەیەکی زۆر استراتیجی هەیە لە ڕووی جوغرافیەوە و هەروەها خاکەکەی بۆ خۆی خاکێکی مبارەک و پیرۆز و خاکێکی بەپیتە. دیارە قورئانی پیرۆزش ئاماژی بوو بابەتە کردو لە چەندین ئاەتە کە ئەو خاکێکی پیرۆزە. لێکێک لەوانە سبحان الذي أسرى بعبده من المسجد الحرام إلى المسجد ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله. يعني درباري إبراهيم ولود فرمي ونجيناه ولوطا إلى الأرض التي باركنا فيها للعالمين. كديار بركتك شيء قرآن مجيد بكابو هم خلقها نفرم باركنا فيها لإبراهيم ولوط فرمي باركنا فيها للعالمين. بوي بين فعلا همو إنسان كان عمره فكان بدري جاي ميجو بهرمن بن لخاكي قدس. وەکێک بێت دراسی ژینگە و جوغرافیای قودس کات بەرەکەتەکەی زیاتر بۆ دەرەکەوە توانێت زیاتر دەری بخات. لەبەرەوە لە مێژوودا زۆر خاکێکی پیرۆز بۆ خاکێکی گرنگ بۆ بە گرنگ سیر کراوە و ڕوبەڕووی زۆر کێشۆ مەشاکیل بۆتەوە. دیارە لە ڕووی مێژووە گەلێمە بێت باسی تاریخی قودس بکەین، بێ باسی 5000 ساڵ مێژوو بکەین بۆ لەبەر ئەوەی قودس نزیکی 4000 بۆ 5000 ساڵ پێش زاین لەسەر هەندێک بۆچوون و 3000 ساڵ بۆ 4000 ساڵ پێش زاین لەسەر هەندێک بۆچوونی تری مێژوونووسان دروست کراوە تەسیس کراوە لەسەر دەستی هەندێک لە قەبیلەی کەنعانیەکان کە لە جەزیرەی عەرەبیەوە کۆچیان کردەوە بۆ ئەو ناوچەیە بێجات یەبوسیەکان و شارەکان تەسیس کردەوە و دروستیان کردووە و دواتریش بە درێژایی مێژوو فرعونیەکان ماوەیەک و دواتریش کلدانیەکان و دواتریش فارسەکان و دواتریش یۆنانیەکان و دواتر ڕۆمەکان و یعنی هەموو ئیمپراتۆریەت و هەموو زلهێزەکانی دنیا حکمیان تێکردووە و من ضمنهم ئیسلام. مەسجید الئەقسا لە زەینی موسڵمانانە پیرۆزی تایبەتی خۆی هەیە بۆ پێیکەوە
مەسجید الأقصا یەکەم ڕووگەی مسلمانانە بۆیە لەو ڕوانگەیەوە لە زەینی مسلمانانە لە بیر و باوەڕی مسلمانانە پێگەیەکی تایبەتی هەیە. ئەمە لەلایەک و لەلایەکی تر هەر لە قورئانە باسی دیارترین ڕوودا و ئەکات کە لە ژیانی پێغەمبەری خۆشەویستمانە ڕوویداوە، ئەویش بریتیە لە شەوڕەوی و دواتر بەرزبوونەوەی بۆ ئاسمانەکان، ئەوەی کە پێڵن ئیسرا و میعراج. بۆیە کاتی خوای گەورە فەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى، هەر ئەمە خۆی هاتنی ئەم ناوە لە قورئانە نیشانەی بایەخێکی گەورەیە بەو شوێنە. بۆیە مەسجید الأقصا یا قودس بە شێوازێکی گشتی سێهەم پیرۆزترین شوێنە لە دیدی مسلمانانە. ئەمە وای کردووە پێگەیەکی گەورەی هەبێ و خۆشەویستێکی تایبەتی هەبێ. جگەلەوەی کە ئەم شوێنە وەکە زانین کاتێککە مسلمانان چوونەتە قودسەوە، چوونەتە فەڵەستینەوە، ئەوەی کە زاڵ بووە تایە مەسیحیەکان بوون نەک جوولەکەکان، و دوجاریش بەو شێوازە خراپە جوولەکەکان لە سەردەمی نوێ دێنەوە مامەڵەیەکی نادروست لەگەڵ ئەم کەیسا لەگەڵ ئەم قەزیە ئەکەن. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە لەسەر ئاستی جیهانی ئیسلامی کاردانەوەی گەورەی هەبێ و ئەو شۆڕش و ڕاپەڕین و با بڵێن ئینتیفازانە کە چەندین قۆناغی بەخۆیەوە بینیوە درێژەی هەبێ و نەتوانرێ بەو شێوەی کە ئەوان ئەیانەوێ قودس یەکلا بێتەوە بۆ ئەوان یا مەسجید الأقصا داگیر بکرێت. سەرڕای ئەوەی کە زۆر کاری گەورە کراوە، تەنانەت بنکۆڵکاری زۆر کراوە لە ژێرەوەی ئەو مزگەوتە بەو پێی کە لە دیدی ئەوانە شوێنی هەیکەلی سولەیمانە ئەم شوێنە، و زۆر هەنگاوی گەوریان ناوە بۆ ئەوەی کە ئەو شارە جارێکی تر سیما جوولەکەی یەکەی زاڵ بکەن، یەهودیەتەکەی زاڵ بکەن. وەگوتم لەو لاشەوە مسلمانان بەدەر تەنان بەدەر لە عەرەبیش ئێمە گە سەیر بکەین بەشێکی زۆری ئەو خەڵکەی کە لە دەوری ئەو مزگەوتەیە خەڵکی بەڕەگەز ئەگەڕێنەوە بۆ ڕەگەزەکانی تری ناوجیهانی ئیسلامی، تەنانەت بە کوردیشەوە. کوردێکی زۆر لەو شوێنەیە گەرچی ئێستا کە زمانی کوردیان لە بیر نەماوە. قودس وەکو لە ئەدەبیاتی ئیسلامیە هاتووە و لە القیبلەتەین و ثالث الحرمەینە، یعنی ئەهەمیەت و بایەخێکی زۆر گرنگی هەیە بۆ هەموو مسلمانان و بە درێژایی مێژووی ئیسلام. کێشەی قودس کێشەیەکی گەورەیە لە نێوان مسلمانان و لە نێوان فەرەنگەکان کاتی خۆی و لەگەڵ جوولەکەیش لەم سەردەمانی ئێستا دوای ئەوەی دەوڵەتی ئیسرائیلیان دروست کرد. لەبەرەوە ئەمە قەزەیەکی وەکو چۆنڵ قەزەیەکی مەرکەزیە، قەزەیەکی ناوەندیە بۆ بایەخی تایبەتی خۆی هەیە بۆ مسلمانان و شوێنێکی مێژوویە. چونکم ئێمە هەر لە بیرمانەوە ئەزانین کە لە زمانی عومەری کوڕی خەتابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و دواتر سەلاحەدینی باپیرەمان سەلاحەدینی ئەیوبی و دواتریش ئەو کێشمەکێشەوە ئەو سراعە و ئەو هینە لە نێوان مسلمانان و داگیرکەرانی قودسا هەر بەردەوامە و پێویستیشە قودس لە دوجارە هەر بگەڕێتەوە بۆ ئامێزی مسلمانان کە دوای فەتح بووە بە یەکەم قیبلەی مسلمانان. شاری قودس کە پێی دەوترێت بەیت المەقدیس، هەم قودس هەم ئۆرشەلیم القودس، هەمووی یەک شارە. مەبەستی هەر ئەوەی وەک چۆن لای خۆمان دەڵێن هەولێر و ئەربیل یەک معنایە. ئەم شارە 2000 ساڵ پێش لە دایکبوونی عیسا مەسیح ئاوەدان کراوەتەوە لەلایەن دەوترێت لەلایەن سەیدونا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ. پاشان دوای ئەوە 1000 ساڵ دوای ئەوە هەردوو کوڕەکەی کە ناویان یعقوب و ئیسحاق بووە، ئەوانە شارەکەیان زیاتر ئاوەدان کردوێتەوە و ئەو شارە هەم لە ڕووی پێگەی ئاینیەوە گرنگی خۆی هەیە کە وڵاتی فەلەستین
بێشکەی پێغەمبەران بۆ سەدان پێغەمبەر خوای گەورە بۆ ئەهلی کتاب ناردی و بەنی ئیسرائیل و هەم مزگەوتی ئەقساشی لەیەکەوە قیبلەی هەموو ئەومەتەکان بووە و هەم لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیشەوە کەوتۆتە سەردەریاوە و لە نێوان کیشوەری ئەوروپا و ئاسیا و هەروە ئەفریقیادایە بۆیە لە هەموو ڕوویەکەوە گرنگی خۆی هەیە ئەو شارە و لەبەر ئەوە شەکە نایاران بەردەوام لە چاویان تێبڕیوە و هەروەها ئەو شارە هەر لە کۆنەوە مەسیحی تیاژیاوە مسلمانی تیاژیاوە جوولەکەی تیاژیاوە و شاری پێکەوە ژیان بووە لەبەر ئەو هەموو پلە و پێگەی هەڵکەوتەی جوگرافی و ئاینی و لەبەر ئەو هەموو شتانە بەردەوام چاوی نایارانی لەسەر بۆ کێشیان لەسەر دروست کردووە. بەیت المقەدیس سێیەمین پیرۆزترین شوێنە لە زیهنی موسڵماناندا و ئەو کێشەی هەیەی تەنها کێشەی نێوان عەرەب و ئەوانی دینیە بەڵکو کێشەی تەواوی بڕوادارانە لەگەڵ هەندێ لەو ئاینە شێوێنراوانەی دی کە دەیانەوێت سیماکەی بشێوێنن و بەناوی کنە و پشکنینی مێژوویەوە داگیریان کردووە. داکۆکیکردن لە مەسجد الئەقسا بەشێکە لە عیبادەت چونکە تایبەتمەندی خۆی هەیە و تەنانەت ئەو نوێژ و پەرستشەی لەوێ دەکرێت چەند جار بارتەقای ئەو نوێژانەیە لە دەرەوەی بەیت المقەدیس دەکرێت. هەروەک پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێت لە ستایشی پیرۆزی ئەم شوێنەدا ئاماژە بۆەوە دەکات کە بڕوادار چۆن دەتوانێت گەشت بکات بۆ مەکە و مەدینە بۆ خوداپەرستی بە هەمان شێوازیش دەتوانێت بارگەی خۆی بپێچێتەوە بۆ نوێژ و نزا و خوداپەرستیەکانی گەشت بکات بۆ بەیت المقەدیس و لەو شوێنە پیرۆزە بمێنێتەوە. لە ئیسلامدا قودس گرنگێکی زۆر گەوری هەیە پەیوەندی هەیە بە عەقیدەی پێشە موشک پەیوەندی هەیە بە عەقیدەی ئێمە موسڵمانەوە بۆ لەبەری قودس یەکێکە لەو شوێنانەی کە قورئانی پیرۆز باسی کردووە. قورئان قودس قیبلەی یەکەمی موسڵمانانە 16 مانگ لە مەدینەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و هاوڵانی ڕوویان کردوتە قودس و شوێنی ئیسرای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەککەوە ئیسرای پێکراوە بۆ مەدینە لەبەرەوە و هەروەها لە لای زۆرێک لە زانایان حرەمی سێمە لە دوای حرەمی مەککە و مەدینە یعنی بە حرەمیش دائەندرێت و هەروەها پەیوەندی هەیە بە عیبادەتی ئینسانی موسڵمانەوە هەموو ئینسانێکی موسڵمان چۆن خۆزگەی هەیە و دروستە بارگۆ بنە پێچێتەوە بۆی بڕوا لە مەکەی پیرۆز عیبادەتکە و دروستە بارگۆ بنە پێچێتەوە سەفەرکە خاص بۆەوەی کە عیبادەتکە لە مزگەوتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە هەمان شێوە دروستە بۆی بارگە بوونە پێچێتەوە سەفەرکە بۆی لە مزگەوتی ئەقسا و لە شاری قودس نوێژ بکات بۆ دیارە نوێژەکەشی ئەجر و پاداشێکی تایبەتی هەیە بە پێی هەندێک ڕیوایەت ئەجری 500 نوێژی هەیە بە پێی هەندێک ڕیوایەت ئەجری 250 نوێژی هەیە نوێژێک لە مزگەوتی ئەقسادەوە ئەمە خولیا و تەمەنای هەموو ئینسانێکی مسلمان لە ڕۆژە لە ڕۆژان خوای پەروەردگار هیدایەتی بدەوە کاری بۆ ئاسان کە لەو شوێنە پیرۆزە بتوانێت دوورکە نوێشکە. قودس بۆیە بۆ لای ئێمەوە زۆر گرنگە چونکە پێگەیەکی ئاینی خۆی ئێمە وەکو مسلمان بە بەشێک لە عەقیدە و بیر و باوەڕمان دەزانین چونکە لەبەر بەیت المەقدیس لەبەر مزگەوتی ئەقسا قودس لەبەر ئەوە گرنگە ئەو مزگەوتی ئەقسایش کەوا لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم کە ئیمامی بوخاری بۆمان دەجێڕێتەوە کە ئەبی زەڕی غیفاری ئەڵێ پرسیار کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ مزگەوتێک یەکەم جار لەسەر زەویە دروست کراوە ئەویش فەرمووی مزگەوتی حەرام کە مزگەوتی حەرام پاشان قلت ثم ئەیو دوایوتم چ مزگەوتێشکە لە دوای مزگەوتی حەرام دروست کراوە فەرمووی مزگەوتی ئەقسا وتم چەندیان بینە فەرمووی 40 ساڵیان بینە ئێمە لەبەر مزگەوتی ئەقسا ئەو گەورەیە لە دڵی هەموو ئێمەدا ئەوە یەک دوو مزگەوتی ئەقسایە قیبلەی هەموو ئومەتان بووە هەموو پێغەمبەران بۆ تەنانەت 6 مانگێکیش قیبلەی ئیسلامیش بووە ئەمە لەوە کەواتە ئولە القیبلەتەینە ئەوە دوو سێ مزگەوتی ئەقسا مەسڕە النەبی صلی الله علیه وسلم یعنی شوێنی شەوڕەوی و بەرزبوونەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی خوای گەورە دەیتوانی پێغەمبەر لە مەککە و بەرز کاتەوە بۆ ئاسمان بەڵام بۆ لە فەڵەستین لە بەیت المەقدیسەوە ئەمە بۆ خۆی حکمەتی تێدایە و جێگەی سەرنجەکەواتە هەم لەبەر ئەوەی کە شوێنی بەرزبوونەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم لەبەرەوەی کەوە شوێنی قیبلەی هەموو ئومەتان بووە و هەم لەبەرەوەشکەوە دووەم مزگەوت لە ڕووی دروستکردنەوە دووەم مزگەوتە بەڵام لە ڕووی پیرۆزۆ سێم مزگەوتە چونکە یەکەم مزگەوتی حرامە قیبلەی مسلمانان دووەم مزگەوت لە ڕووی پیرۆزیەوە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەدینە سێم لە ڕووی پیرۆزیەوە ئەوجار مزگەوتی ئەقسایە بەڵام لە ڕووی مێژووی دروستکردنیەوە دووەم مزگەوتە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لا تشد الرحال إلا إلى 3 مساجد
نابێ بنەو بارگە و کۆچ بکەی بۆ هیچ بە تایبەت بۆ شوێنێکەوە وەکو زیارەت ئیلا بۆ سێ مزگەوت نەبێت فەرمی مەسجد الحرام مزگەوتی حرام کە یەک نوێژ بە 100,000 نوێژە و مەسجدی هذا و مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینە کە یەک نوێژ بە 1000 نوێژە و مەسجد الأقصى ئەو مزگەوتی ئەقسایە کە لە قودسە لە فەڵەستینە کە ئێستا داگیر کراوە لەلایەن جوولەکەی داگیر کراوە لەوێ هەر نوێژێک بە 500 نوێژە لەبەر پێگە ئاینیەکەی لەبەرەوەی بەشێکە لە عەقیدە و بیر و باوەڕی خۆمان لەبەرەوەی شوێنی پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم لەبەرەوەی خوێن و خەباتی زۆر لەسەر کراوە بۆیە ئەمە وەکو عەقیدە و بیر و باوەڕی خۆمان ئێمە پێویستە لە دڵماندا بێت و بەرگری لێ بکەین بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەکرێت ئێستا مسلمانان بێدەسەڵاتن ئەوەی کە ئێستا دەکرێت و دەوترێت زیاتر شتێکی میدیاییە پرۆپاگەندەیەکی میدیایی و هەندێک لە دەوڵەتان و خەڵکان نان و پیازی پێوە دەخۆن و مجاملات و مزاحماتی لەسەر دەکەن. مەسجد الأقصى لە قورئانی پیرۆزە باس کراوە و شوێنی شەوڕەوی پێغەمبەری خوا بووە کە بەپێی فەرمودەکان پێغەمبەری خوا پێشنوێژی کردووە بۆ پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ لەوێ و لەوێشەوە بەرز بووەتەوە بۆ ئاسمانەکان وەکو ئەو موعجیزە باوی کە هەیە بۆیە داکۆچی لەو قەزیە لەو پرسە قەزی هەموو مسلمانانە و پێویستە هەموو مسلمانان دڵیان لەگەڵ ئەو بابەتە بێ و پشتیوانی لێ بکەن وەکو قەزیەیەک لەلایەکەوە گرێدراوی ئاینە لەلایەک ترشەوە قەزیەکەش خۆی داگیرکاریەکە کە ئەوەش بەڕاستی هەر ئەرکی مسلمانانە ئەو داگیرکاریە نەهێڵن و ئەو وڵاتە بە شێوەیە کە بێ بەڕاستی پێکەوە ژیانێکی ئاشتیانەی تیاابێ بەڵام نابێ ئەم پێکەوە ژیانی ئاشتیانە لەسەر حسابی مقدسات و پیرۆزی مسلمانان بێت. ئەوەی کە پاڵی بە سەلاحەدینی ئەیوبیەوە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ و پاڵی بە ئەو مەدرسە ئیسلاحیانەی ئەو سەردەمەوەنا کە بیر لەوە بکەنەوە ئەم خاکە جارێکی تر ڕزگارکەنەوە لە ژێردەستی سەلیبیەکان کە هەمومان ئەزانین کە لە مێژووە باس کراوە خوێنی مسلمانانیان بە دەیان هزار مسلمانیان سەر بڕی بوو لەناو قودسە بەڵام سەلاحەدینی ئەیوبی کەوتەوە بیری ئەوەی کەوا ئەم شوێنە پیرۆزە جارێکتر بگەڕێتەوە بۆ ئامێزی مسلمانان طبعا ئەوە بە چی ئەکرێ بە خەڵکی پاک و زاهید و صادق و مصلح و بەڕاستی مجاهید و غەیور ئەکرێ سەلاحەدینی ئەیوبی ئەم سیفاتانێتی هەبوو تەنانەت بالمناسبە حەزەکەم ئەوە باسکەم کە سەلاحەدینی ئەیوبی کاتێک کە سعاتی سفریاندانا بۆ هێرش و دانیشتوانی سەلیبیەکان ینی با بڵێن فەرەنگەکانی ناو قودس شاری قودس خەبەریان زانی ژنێکی حاملەی تیا بوو ژنەکە کاتی مناڵبوونی بوو خەبەریان زانی بوویان کە سەلاحەدین قائیدێکی چەند بەڕەحمە و چەند ئینسانێکی دڵسۆز و چەند ئینسانێکی مرۆڤ دۆستە بەدزیەوە هاتن خەبەریان هێنا بۆ سەلاحەدین وتیان ژنێک حاملەیە کاتی مناڵبوونیەتی ئەگەر تۆ ئەم لەم کاتە ئەم هێرشە بکەی ئەو ژنە و مناڵی لەبارەچێت و ئەبێ بە زەحمەت و تاوانە ئەویش بڕیاریە کاتی هێرشکردنەکەی دواخست لەبەر خاترەوەی ئەو ژنە مناڵەکەی لێبێتەوە و بە ساغی مناڵەکەی بێت مالعلم ئەگەر بۆ تۆڵە بواە ئەبواە ئەوان بچونە قەتڵعامی ئەو خەڵکیان کردایە کە لەوێن بەڵام ئەمان بوون بە ڕەحمەت بۆ ئەو شوێنە و بەڕاستی بەحسێکی دوور درێژە ئەوە کەوا کە سەلاحەدینی باپیرەمان کە ئێمە جێی شانازیمانە هەموو وەختێ توانی ئەو فەتحە گەورەیە بکات. کێشەی فەڵەستین و قودس کێشەی تەواوی بڕوادارانە بە جیاوازی زمان و ڕنگ و مەزهەب و بیرکردنەوە جودایانەوە چونکە بەشێکە لەو خاکە داگیرکراوی جیهانی ئیسلامی کە لە مێژوودا لەسەر ئەو ستەم و زۆرەی لەسەری هەبووە دووجار فەتح کراوە و ئازادی و شکۆ بۆ دانیشتوان و پەیڕەوانی ئاینی تەوحید گەڕاوەتەوە کە ئاینی ئیسلام بووە. حقیقەتێک بڵین ئەوەیە کە کێشەی بینی مسلمانان کە هەر لە کۆنەوە بەهۆی بارودۆخی سیاسیەوە کە هەر لە کۆنەوە هەڵی سەری هەڵداوە کە گرنگترینیان کێشەی بینی سونە و شیعە لە ڕاستیە ئەم کێشەیە بۆ حەلکردنی ئەم کێشەیە بآياتي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا هەندێک لە بیرمەندانی ئیسلام چ لە ئەهلی سونەت و چ لە ئەهلی شیعە هەوڵی ئەویان داوە کەوا نزیکیەک دروست ببێ لە بینی بۆچوونی مسلمانانە و ئەو کێشە و تەفرەقە و دووبەرەکیە نەمێنێ بۆ ئەمە کەسانی وەکو جەمالەدینی ئەفغانی و کەسی وەکو زانای گەورە شێخ محەممەد شەڵتوت کە سەرۆکی جامعی ئەزهەر بوو و کەسی وەکو شێخ محەممەد الغەزالی ئەمانە لە جانیبی ئەهلی سونەتەوە و لە جانیبی ئەهلی شیعیشەوە
کاشف الغطا و محەممەد جەواد مغنیە ئەمانە هەوڵی ئەویان داوەکەوە لە ڕێی مؤسسەیەکەوە کە دروستی کەن بۆ یەخستنی هەڵوێستی مسلمانان و بۆ ڕێخستنی مسلمانان و ناوماڵی مسلمانان ناویان نابوو دارالتەقریب. دارالتەقریب بە مەبەستی ئەوەی کەوا لە بینی وجهاتی نەزەری مسلمانانە وجهات نەزەریان کۆ بکرێتەوە بکرێن بەیەک لەبەرەوە لە هەموو وەختێ وە قودس چونکم قەزەیەکی مرکزیە. جا لێرە حەزەکەم قسەیەکی شێخ کوشک ڕەحمەتی خوای لێبێ باسکەم. شێخ کوشک لە یەکێک لە قسەکانیا ئەڵێ هیچ شتێک بەقەدەر دوو قەزیەک مسلمانان کۆ ناکاتەوە بە تایبەتی ئەڵێ ئەهلی سونە و شیعە. ئەڵێ ئەویش یەکەم حوبی حوسەینە کە ئەوان ئەڵێن حوبی حوسەین و ئێمەش لە لامان ئیمامی حوسەین کە چەند کەسێکی خۆشەویستە و کچەزای پێغەمبەر صلی الله عليه وسلم و قەزەی قودس یعنی قەزەی قودس و قەزەی ئیمام حوسەین جامعا لە بینی هەردوو تەرەفی سونە و شیعە ئەبێ کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی کەوا مسلمانان یەک بگرن بۆ ئەوەی بتوانن بەڕاستی بەرامبەری دوژمنان و ناحەزان بوەستن. بەو شێوەیە یعنی مسلمانان هەر لە کۆنەوە لە بیری ئەوا بوون کە یعنی یەک خیتاب بن دەربارەی قودس. ئەم قەزەی لەوە دەرچووە کەوا قەزەی عەرەب بێ یا کێشەیەکی نێوان عەرەب و با بڵێین جوولەکەکان بێ بەڵکو کێشەیەکە لە بینی مسلمانانە و ڕەهەندێکی ئاینی هەیە ڕەهەندێکی قەزەی مقەدەساتە بۆیە ئەم کەیسە ئەبێت بەڕاستی لەسەر ئاستی دنیا وانەی کە کار بەدەستن لەو دنیاە مامەڵەیەکی دروستی لەگەڵاکەن چونکە سەرنجام سەر ئەکێشێ بۆ زۆر ئەتوان بڵێم ئەوەی کە پێوتێ شەڕی ئاینی و درێژەیە ئەبێت تەنانەت دەگەر ئێستاکەش بتوانن زاڵ بن بەسەر ئەو شوێنە ئەمە کۆتایی پێنایە بۆیە بێ ڕێگەیەکی دروست ببینرێتەوە بۆ ئەوەی کە مەسی مقەدەساتی مسلمانان نەکرێ. خۆشببختانە مسلمانانی بە هەموو جیاوازەکانیانەوە کە هەیەە بە هەموو فرقەکانیانەوە بە مسلمانانی ئەهلی سونەوە غێری ئەهلی سونەش هەمویان متفقن لەسەر پیرۆزی شاری قودسێکی کە لەو شوێنانی کە ینی جگەلەوەی کە هەموو ئاینەکان اتفاقیان لەسەر پیرۆزەکەی لەناو مسلمانانیش هەموو فرقەکان و هەموو ویر و بۆچوونەکان و هەموو ئایدیەکان یەکدەنگن لەسەروی کە شاری قودس پیرۆزە و هەمویان یەکدەنگی لەسەروی کە شاری قودس داگیر کراوە و هەمویان یەکدەنگی لەسەروی کە شاری قودس پێویستە کارێکی بۆ بکرێت و پێویستە قەزێکی بە قەزی هەموو مسلمانان سیر بکرێت و هەموو غەمی هەموو مسلمانێک بێ بۆ ڕزگاری بکات. لەبەرەوە پێویستە ینی مسلمانان لێرەدا لەم قەزیە گەورەیەدا مادام بیر و بۆچوونمان ماوە مادام ئەدەبیاتمان وایە لە نووسین و لە ئیعلامە بەم شێوە بیرەکەینەوە لە ڕووی عەمەلیشەوە بێکەوە هەنگاو بنین. هەرچەند خەڵکانێک بە تێگەیشتێکی هەڵەت دەڵێن ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە قەزەیەکی عەرەبیە وەکو ناسیۆنالیستە عەرەبەکان وا دەڵێن بەڵام لە ڕاستیدا قەزەیەکی ئیسلامیە و ئێمە دووجار لە هەموو مسلمانان زیاتر پێویستە لە دڵمان دابێت و بەرگری لێ بکەین چونکە ئەوە باپیرەی ئێمە ئەو ئیشەی کردو ئەوانش ئەو ڕقەی کە هەیەە بەرامبەر بە کورد زیاتر مەسەلەکە ئەوەیە چونکە باپیری ئێمە وەکو ئیسلام وەکو مسلمان ئیشی لەسەر کردووە ئەو کاتی ئەو وەزعی ئێستا کە هەیە مەسەلەی ناسیۆنالیستی و قەومایەتی و کورد و عەرەب ئەوە لە ئارادا نەبووە چونکە لە سای دەوڵەتی ئیسلامیدا خەڵک هەمووی ئیسراحەتی کردو عەدالەت هەبووە بۆیە کورد هاواری نەکرد تا بڵێ من دەوڵەتم دەوێت بۆیە ئێمە وەکو کوردی مسلمان خەممانە و بە بەشێک لە قەزەی خۆمان ێزانین. لە سەردەمی هەریەک لە خەلیفەی دوێمی مسلمانان عومەری کوڕی خەتاب خودای لێ ڕازی بێت لە ساڵی 16 کۆچی بەرامبەر 636 زاینی و سەردەمی سوڵتان سەلاحەدینی کوردی لە 583 کۆچی بەرامبەر بە 1970 زاینی لە جەنگی بەناوبانگی حەتیندا ئازاد کراوە. بۆ جارێکی دی و دوای داگیرکاری داکۆکی لە قودس و بەیت المقەدیس ئەرکی سەرشانی گشت بڕوادارانە بێ جیاوازی مەزهەبی و ڕەنگ و شوێن و جوگرافیا لە هەر پارچەیەکی دنیادا بن. لە ئێستادا پشتیوانیکردن لە قودس ئەرکێکی ئاینی و ئەخلاقی واقعیە کە مادام تەواوی پێکاتە مەزهەبی و فکرە جیاوازەکانی ناوپەیڕەوانی ئاینی ئیسلام بە ئەهلی سونە و شیعەوە کۆکن لەسەر دۆزەکەی پێویستە هەنگاوی کردەی بۆ بندێت. دەبێت تەجاوزی وشە و وتن بکرێت بە تایبەتی لەلایەن ئەو وڵاتە ئیسلامیانەوە کە دەرەتانی گرتنەبەری ڕێکاری سیاسیان هەیە. دەکرێت جگەلەوەی ساڵانە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەم هەماهەنگیە بۆ پشتیوانیکردن هەیە و لە ئاستە گشتیەکەشدا چەندین ڕێکاری مەدەنی و فشاری ڕایگشتی بۆ دروست بکرێت لە هەمبەر ئەو ستەم و سانسۆرەی تاوەکو ئەمڕۆژ لە ناو حرەمی بەیت المقەدیسدا بەردەوامە و مسلمانان ئازار دەدرێن و ڕێگریان لێ دەکرێت.
هاوکات دەرگاکانی ئەو شوێنە پیرۆزەیان بەڕوودادا دەخرێت لەلایەن بزوتنەوەی زایۆنیزمەوە کە بزوتنەوەیەکی سیاسی داگیرکاری و مەبەزدارە. دەکرێت کوردیش وەک ئەوەی کە سوڵتان سەلاحەدینی کوردی فەزڵی ئازادکردنەوەی بەیت المقەدیسی لە 500 ساڵی ڕابردوو پێبڕا و تەواو نەتەوە بڕوادارەکانی لەژێر ئاڵاکەیدا کۆکردەوە بێجیاوازی، ئەمڕۆژ دیسانەوە داکۆکی کار و هاودەست و هەماهەنگ بێت لە پێناو جارێکی دیگەڕانەوەی خاکی داگیرکراو بۆ باوەشی مسلمانان و لە تەواوی ئەو پشتیوانیانە بوونی هەبێت کە پێویستن بۆ ئەم خاکە پیرۆزە بکرێت. لەلایەکی دی کورد سەرباری ئەمەش خۆی نەتەوەیەکی ستەمدیدە و داگیرکراو بوو ئازاری ئەو ستەمە زیاتر هەست پێ دەکات کە ئەمڕۆ ئەو بەشە داگیرکراوی مسلمانان بەدەستی زایۆنیزمی جیهانیەوە دەیچێژن. جیهاد یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام، یەکێکە لەو ڕوکنانەی کەوا ئینسانی مسلمان هەمیشە ئەبێ خولیای بێت و هەمیشە ئەبێ لە بیری ئەوا بێ. جا لە عالەمی ئیسلامیە لەبەرەوەی تۆ دیقەت کە جوولەکە لە هەموو سەرزەویەوە کۆبوونەوە چوون بۆ فەلەستین بۆ ئەوی کەوا لەوێ بۆ خۆی بینای دەوڵەت بکەن بخوان تاوان بە پشتگیری دەوڵەتە زلهێزەکان و دەوڵەتانی غەربی ئۆروپی. ئەوان بۆ خۆیان ئەویان کرد، بەڵام عالەمی ئیسلامی بەداخەوە بەهۆی شپرزەیی و بەهۆی پردبوون و بەهۆی سیاساتی جۆربەجور و بەهۆی دەستی دەرەکی تیامانە وایان کردو لە عالەمی ئیسلامی کە نەتوانن وحدەتێکی کەلیمەیان هەبێ، ئەگەرنا خۆی بوونی وحدەتی کەلیمە و بوونی یەک ڕیزی لە مسلمانانە پێم وان نییە کە ئەوان بتوانن بەو شێوەیە قودس بە داگیرکراوی بێڵنەوە و لەژێر سەیتەرەی خۆیان هەبێ. بەڵام ئافرین بۆ خەڵکی قارەمانی فەلەستین و بە تایبەتی دانیشتوانی قودس کە زۆر دیفاعەکەن لە مزگەوتی ئەقسا و زۆر دیفاعەکەن لە خاکە داگیرکراوەکان ئەبینین هەفتانە کە نوێژی جومعە بەرپا ئەکەن، یعنی ڕەغمەن عن ئیرادەی ئیسرائیل بە شێوەیە کەوا لە زۆر حاڵەتە زۆر ئەهێنن بۆ سەربازانی ئیسرائیلی کە بچنە دواوە. ئەمە نیشانەی ئەوەیە کەوا ئەم قەزیەیەکی زیندووە و قەزیەیەکی مرکزیە و قەزیەیەکی مەسیریە بە نیسبەت عالەمی ئیسلامیەوە. اینجا بالمناسبە لە ساڵی 1970 دوای ئەوەی شۆڕشی ئێران سەریگرت بڕیاریاندا کە هەفتەی وحدەت دروستکەن. خۆی فکرەکە لەوەوە هات کە لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە ڕیوایەتی ئەهلی سونەت 12 ڕەبیع الأول و بە ڕیوایەتی ئەهلی شیعە 7 ڕەبیع الأول ئەو هەفتەیان کرد بە هەفتەی وحدەت بۆ ئەوەی بیرروبۆچوونەکان لە یەکەوە نزیکەنەوە و دوجار بڕیاریاندا کە هەفتەی ئەخیری هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانە ئەو هەفتەی وحدەتە ئەو ناوی بنرێت هەفتەی وحدەت بۆ ئەوەی کەوا قەزەی قودس بە زیندوێتی بمێنێتەوە لە زیهنی مسلمانانە. زۆر پێشتر بیرمەندانی ئیسلام ئەو قەزیان هین کردووە، ئەو قەزیان بە زیندوی هێشتۆتەوە و هەوڵی دروستکردنی مؤسسەیەکیان داوە بۆ نزیکردنەوەی بۆ چوونەکان. بەیت المەقدیس گەورەی بەیت المەقدیس بە گەورەی مزگەوتی ئەقساوەیە. کێشەی بەیت المەقدیس کێشەیەکی لە ڕاستیدا ئیسلامیە، کێشەیەکی ئیسلامیە، چونکە لە سەرەتاوە لە سەردەمی دەوڵەت ئیسلامیدا لە ساڵی 15 هیجری بۆ 16 هیجری لە سەردەمی ئیمامی عومەرە خوا لێیان ڕازی بێ ئەوە فەتح کراوە و ڕزگار کراوە. پاشان دوای ئەوە 500 ساڵ دوای ئەوە جارێشکە کە داگیر کراوەتەوە لەلایەن سوڵتان سەلاحەدینی کوردی باپیرە گەورەمان، جارێشکە لە ڕزگاری کردوێتەوە ئەم شاری قودسە. دوای ئەوە ئەو شکۆیە و حرمەتی هەرماوەتەوە تاوەکو ڕوخانی دەوڵەتی عوسمانیەکان کە ئەوانش دەوڵەتی ئیسلامی بوون. دوای ئەوە کە دەوڵەتی عوسمانی ڕوخا مسلمانان هەموو لیان قەوما، فەلەستینیش بە هەمان شێوە، قودسیش بە هەمان شێوە لێی قەوما و ئەوە بووکەوە لە دوای ئەوە داگیر کرا لەلایەن جوولەکەوە و لە ساڵی 1948 ئەوە بووکە قودسی غەربیان داگیر کرد و کردیان بە پایتەختی خۆیان و ئێستاش هەمویان داگیر کرد و هەموو شتێک کۆتایی هاتووە. ئەوەی ئێستا کە دەبینرێ بێگومان مەسەلەی قودس مەسەلەیەکی قەزیەکی ئیسلامیە، پرسێکی ئیسلامیە، بەڵام بە پیلانی غەرب و بە پیلانی جوولەکە پیلانێکی نێودەوڵەتی هەبوو کە ئەم قەزیە بچوو کرایەوە، چۆن لە قەزیەکی ئیسلامی کردیانە قەزیەکی عەرەبی.
دوایە لە قەزیەکی عەربیشەوە کردیانە قەزیەکی یەک دەوڵەت کە قەزی فەلەستینیە کە بوو بە یەک دەوڵەت ئەو کاتە یاسای سیاسەتی عەدەمە تەدەخل شؤون داخلی دەیگرێتەوە کە کەس ناتوانێت تەدەخلی تێدا بکە لەبەرەوە ئێستا قەزیەکە زۆر بچوو کراوەتەوە و داگیر کراوە و دەستی بەسەر ئاگیراوە و موسڵمانانیش لەبەر پەرتەوازەی خۆیان لەبەر ناکۆچی خۆیان ناتوان هیچی لە مەسەلەکە بکەن چونکە ئەمڕۆ ئەوەی کە دەسەڵاتی هەبێ زیاتر جوولەکە و غەربە لەو مەسەلەیدا بەڕێوەی دەبا بۆیە قودسی مسلمانان بەهۆی لاوازی مسلمانان و پەرتەوازەیی ناکۆچی عەرەبەکان قودسیان لەدەست خۆیاندا قودسی مسلمانان وەکو قودسی کوردستانی لێهات ئەویش بە هەمان شێوە بەهۆی ناکۆچیەوە ئەوانش لە دەستیان چوو داکۆکیکردن لە مەسجید الئەقسا لە قودس بەڕاستی ئەرکی مسلمانانە و ئەمە ئەکرێت بە ڕێوشێنی جۆرا و جۆر بکرێ ئەکرێت لەسەر ئاسی دنیا بە خۆپیشاندان بە تەنانەت هەندێک کە توانیان هەیە بە دامی مالی بە پشتیوانی دیبلۆماسی و ئەم بابەتە وەگوتم قەزەی هەموو مسلمانانە و لە هەمان کاتە مافیەکە مافی مسلمانانەکە لەو شوێنە بەڕاستی ئەبێ بپارێزرێن و ئەو پیرۆزیان لەکەدار نەکرێەوە ئەو مافیان داگیر نەکرێ بۆیە پێویستەکە بە شێوازی جۆرا و جۆر لەسەر ئاسی حکوومات کە بەداخەوە لەو ئاستانین پشتیوانی لەم کەیسە بکرێەوە لەسەر ئاسی جەماوەر و خەڵک و نووسەران و ڕۆشنبیران و ئاسە جیاجیەکان پشتیوانی بۆ دەرببڕێ و ئەو شوێنە پیرۆزە تەسلیم بە بڵێن زایۆنیەکان یا بڵێن ئیسرائیلیەکان نەکرێ چونکە ئەمە بڕاستی قەزەی مسلمانانە ئەگەر ئێستاکەش هەندێک لەسەر حسابی لاوازی ئەمڕۆی مسلمانان ئەو قەزیە تەسلیم بە ئیسرائیلەکان کەن ڕۆژێکی تر سەر هەڵەداتەوە بۆیە تەنانەت بۆ ئەوانی جوا باشە بیر لەوە بکەنەوە کە ئەم کەیسە بە داگیرکاری بە زۆرداری چارەسەر نەکەن یا بڵێن بابەتەکە نەبەنە پێشەوە بەڵکو بە تەفاهم یەک کارەکە بکرێت کە مەسی پیرۆزی مسلمانان نەکات پێویستە هەنگاوی عملی بدرێت ئێستا قەزەی قودس بۆتە قەزەی نەک قەزەی فەلەستینیەکان نەک قەزەی فەسائیلی فەلەستینی بۆتە قەزەی ئەو نوێژخوێنانەی کە لە ناو مزگەوتی ئەقسا نوێشکەری ئەو مزگەوتن یعنی تەنها ئەو نوێشکەرانە خۆیان بۆ خۆیان دیفاع لە مزگەوتەکانەکەن کە لە ڕاستیدا نابێەوە بە پێویستە ئێمە هەنگاو بنین لەسەر ئاسی سیاسی بە تایبەتی دەوڵەتانی مسلمانە و دەوڵەتانی کە ناوی مسلمانیان لە خوێندنەوە و ناوی دەوڵەتی ئیسلامیان لە خوێندنەوە پێویستە هەنگاو بنین پێویستە مووقیفیان بێت بەرامبەر ئەو دەستدرێژیانەی جوولەکەەوە بابزن بدوستنەوەی زایۆنیزم کە ئیکات بۆ سەر مزگەوتی ئەقسای پیرۆز و پێویستە مسلمانان وعیان هەبێت لەسەر ئاسی تاک یعنی خەفەتەکە لەوەدا لەسەر ئاسی تاکی مسلمانان وعیەکان بای ئەوەندە نییە کە جێگەی دڵخۆشی بێت بەشێک لە مسلمانان تۆ ڕۆژانە ئایان بینیت لە پۆستی فێسبووکیان لە قسەکردن و گفتوگویان ئابینی دیفاع لە جاری وە لە جوولەکە ئەکەن و حەقی ئەوە بە جوولەکەدەن کە مافی خۆیانە ئەم کارە بکەن و استینا دەکەنە سەر کۆمەڵک دەلیل و بەڵگەی لاواز لەسەر ئەو قەزەیە و دیارە بەنسبەت مسلمانانی چۆ بە تایبەتی ئێستا کامە کارێکی ئاسانە بۆ هەرێکێک لە ئێمە دوای ئەوەی کە وعیمان بە قەزەکەیە دوعا بکەین بەڕاستی بۆ ئەو برایانەمان ئەو خوشکانەمان کە لێو مەزلومنەوە دوعا بکەین بۆ ئەو مزگەوتە خوای گەورە لە دەستی پیسی داگیرکەران و بزوتنەوەی زایۆنیزم کە بەڕاستی من هەموو جارە بزوتنەوەی زایۆنیزم جاکەمەوە لە جوولەکە چونکە زۆرێک لە جوولەکان ئەم بۆچوونان نەکە حرەکەی سەهیۆنی ئێستا ئەیکات.